ئەوانەی کە ئیعماری مزگەوتەکان و ماڵەکانی خوا دەکەن و ئاوەدانی دەکەنەوە ئەوانە ئیمانیان بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە، نوێژ دەکەن، زەکات دەدەن. وەلەم یەخشە ئیلا الله، لە خوای گەورە نەبێ لە کەسی تر ناترسن. باشە عیلاقەی ئاوەدانکردنەوەی مزگەوت لەگەڵ ترس تەنها لە خوا چییە؟ بەڵێ سەردەم و زروف و حاڵەتێک دەبینیت کە ئاوەدانکردنەوەی ماڵەکانی خوا مەترسیت لەسەرەکە بیکەیت، مەترسی لەسەر خۆتە، مەترسی لەسەر کەسایەتیتە، مەترسی لەسەر مناڵتە. تاوانەکە چییە؟ ماڵی خوا ئاوەدان دەکەیتەوە. لە ناو ڕیزی بەناو موسڵمانی دووڕووی منافقدا سەدان و هەزارها جنێوت پێدەوترێ. بۆ تاوانەکەمان چییە؟ ماڵی خوا دەمانەوێت گەورەیکەین، ئاوەدانیکەین و بۆی مسلمانان بێن لە ماڵەکەی خوا بە ئیسراحەت عیبادەتکەن و دڵیان پێخۆش بێ، بۆی مناڵەکانمان بێنە مزگەوت و لە ماڵی خوادا قەرار بگرن و ئارام بن و بە شوێنێکی خۆش و بە شوێنێکی پاک و بە شوێنێکی جوان و ڕێکوپێکی دابنن. هەر بەناو مسلمانە جنێوت پێ دەڵێت، بهتانت بۆ دەکا، قسەت پێ دەڵێت. بەڵام ئەوەی کە ماڵی خوا ئاوەدان کاتەوە پەروەردگار پێنجەمین وەصفی بۆ ئەوان چی بوو؟ فەرمووی وەلەم یەخشە ئیلا الله، لەخوا نەبێ لە کەس ناترسن، لەخوا نەبێ لە کەس ناترسن. ولا يخافون لومة لائم، لە لۆمەی لۆمەکارە ناترسیت. گرنگ ئەوەیە ئێمە نیەتمان پاک و خاڵصکەین بۆ پەروەردگار، ئەوەی کە دەیکەین مەبەستمان ڕزابوونی خوا بێت. ئەو کاتە موژدەت لێ بێ، خوای گەورە فەرمووی فعسى أولئك أن يكونوا من المهتدين. عسى لە خوا و بۆ تحقیقە، یعنی ئەوانن کە لە هیدایەت دراوەکانن، چێ؟ ئەوانەی کە ماڵەکانی خوا ئاوەدان دەکەنەوە.